لەگەڵ دەستپێکی بانگەشە بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەران نابێت هاوڵاتیان و دەنگدەران ئەو دۆخە سەختەیان بیر بچێتەوە کە چەند ساڵە تێیدان. چاودێران و زانایانی ئاینیش جەخت دەکەنەوە کە دەنگدەران دەبێت لەسەر بنەمای ئەوەی تێپەڕیوە دەنگ بە کاندید و لیستەکان بدەن، نەک ئەو کارە چەواشەکاریانەی کە هێزەکانی دەسەڵات بەر لە هەڵبژاردن بۆ فریودان ئەنجامی دەدەن. وا دەزانن هەموو شتێک لەو دنیای دەسەڵاتە بە ئەویان بەبیر بێ پێیان وایە پارەدان بە خەڵکی بێکەلک و خەڵکی بیانی و خەڵکی بە ناحەق تەوزیعکردنی پارە بوو پارە و زەوی و زار بەسەر ئەو خەڵکانە ئەویان بەبیر بێ بۆ چێە؟ کوا فەقیر صاحبی چییە؟ ئەو هەموو کرێتی لە وڵاتی هەیە هەمووی لە نەخۆشیێکی مەرگەساتدا دەژی لە حاڵەتێکی مەرگەساتیدا دەژی کەچی هیچیان بەبیر نامینی لە کاتی ئینتیخاباتدا ئەوانیان بەبیر دێنەوە و هەروە بیریان بێ چێ ئەو هەرێمەی لە ڕووی سیاسیەوە بێهەیبەت کرد بێ ئەرزشی کرد و چێ خەریکە خوڕەوشتی ئەو میلەتەی تێک دەدا نەک هەر دەسەڵات ئەوانەی تریش هەیە یعنی خۆی هەڵدەبژێری ڕۆژانێک هەبوون لە پێش چاوی خەڵکی علەلەن جەهرەن نەهارن دیفاعیان لە شتێک کردێک کە دوورە لە دینی خۆی گەورە دوورە لە خوڕەوشتی ئەو میلەتە و هەروەها مافە سەرەتاییەکانی خەڵک بە پارە بە منەت بە هەزار منەت بە هەزار خۆڵکیشان بە مژدە بە خەڵکی بەخشتەوە لای خۆشیانەوە سپۆڕانی هەڵبژاردن دەڵێن دەنگدەر نابێت بێ موچەیی و گەندەڵی و نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکانی بیر بچێتەوە. ئەمە جگە لەو مێژوە ناشرین و دۆخە هەستیارەی کە دەسەڵاتداران بەسەر هەرێمی کوردستانیان داهێناوە. ئەوەی کە ئێستا هاوڵاتی بەدەستێ دەناڵێنین ئەوەی دەمی هەر کەسێک دەکەوە پڕێتی لە گلەی گازاندا ئەو گلەی گازان دەگەل لە ڕۆژی هەڵبژاردن و ناو سندۆقی دەنگدان و لەناو کابینەی دەنگدان ئەتوو تەرجەمەینەکەی ئەدی کەی تەرجەمەی دەکەی کەواتە تاکە وەسیلەی گۆڕانکاری لە وڵات بریتە لە هەڵبژاردن و پرۆسی دیموکراسی. جا ئێستاوا ئەو پرۆسی دیموکراسی لە بەردەمانە ئەو هەڵبژانە لە بەردەمانە پێویستمان بەوەی هەیە هۆشیاری بدەینێت هەموو دەنگدەرێک و دەنگدەریش خۆی هۆشیار بێ کاتێک دەنگ دەداتن دەنگ بداتن بە کەسانی درسۆز و کەسانی خەمخۆر و دەستپاک و ئەمین ئەوەی پێویستە هاوڵاتی ئەو کارانی لەبیر بێتن. گەندەڵی بەڕاستی حتا سەر ئێسخان ڕۆیە نەعەدالەتی و بەڕاستی بێخەم بێباچی لە بژێوی خەڵکی بێموچەیی. بانگەشەی هەڵبژاردن ماوەی زیاتر لە مانگێک بەردەوام دەبێت. لیستەکانی دەسەڵات جگە لە بەکارهێنانی پێگە و دەسەڵاتی حکومی و سەربازی بۆ بانگەشە و بەخشینەوەی چەک و داهاتی گشتی بۆ بەرژەوەندی خۆیان دەیان بەڵێنی ناڕاست بە دەنگدەران دەدات. چاودێران دەڵێن چیتر نابێت دەنگدەران فریوی ئەو بەڵێنانە بخۆن و پێویستە کەس و لیستی شایستە و ڕاستگۆ بۆ نوێنەرایەتی خۆیان هەڵبژێرن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.